ڕۆژاوا بەتەنیا نییە، ڕۆژاوا هەمومان پشتی ئەوین. ئەمە شتێکی زۆر زۆر خەباتێکی باشە بۆ کورد کە پیشانیدا کورد هەمووی پشتی یەکە. وەکو کوردێک هاتوومە خۆپیشاندان لە بەردەمی BBC کە تەلەڤیزیۆنێکی گەورەیە لە بەریتانیا. ئێمە ئەمانەوێت بە بەریتانیا بڵێن و بە ریپۆرت بکەن، یعنی لەسەر کوردە باسی مشکلەی کورد بکەن. حالیان ئەستا هیچ شتێک باسی کورد ناکرێت لە BBCە و ئەمانەوێت ئەندام پەرلەمانەکانی بەریتانیا پشگیری لە کووردا بکەن و ئەو کوردانەی کە لە ڕۆژاوا خوشک و براکانمان، مناڵەکانمان، دایکان کە پشگیری ئێمەیان زۆر زۆر پێویستە، ئەبێ ئێمە لە پشتیان بین. بۆیە بەریتانیا ئێمە ئەفشارێکی زۆر ئەکەین بەریتانیا بەم خۆپیشاندانانە کە بزانن کورد پشگیریکردنی زۆرە، خەڵکەکەی هەڵساوە بۆ پشگیری، بۆ ئەوەی دەنگی ئەوان بەس بێ قسە بکەن لەسەر کورد. کورد ئازاری زۆر دراوە، چەند شەهیدی داوە، 11,000 زیاتر شەهیدی داوە لە دژی داعش. بەسە ئەم هەموو ناخۆشیە بۆ کورد. بە هیوادارم خەڵک هیوادارم خوشکبرایانمان لە دەرەوەی وڵاتە بتوانن پەیوەندی بە ئەندام پەرلەمانەکان بکەن، قسە بکەن. یعنی خۆپیشاندانی واش زۆر زۆر گرنگە، بەڵام پەیوەندی بە ئەندام پەرلەمانەوە بکەن و ئەفشار بکەنە سەر ئەوانەش زۆر زۆر گرنگە، چونکە هەموویان ئەتوانن دەنگ بدەن، هەموویان ئەتوانن بچن ئەندام پەرلەمانەکانیان ببینن. ئەگەر ئەفشارێ بکەنە سەریان ئەوانیش مەجبورە بنشت بکەن. ئەگەر حکوومەتی بەریتانیا بێت سەرخەت بۆ کورد ئەتوانێت دەستیە بێت لە چارەسەرکردنی کرد؟ بەڵێ بە تەکیدیۆ مەسەن ئەستەیەکێک ئەندام پەرلەمانێک شەیمەسی ناوە سکۆتیش ناشنڵ پارتیە قسەی کردووە لە پارلەمان بۆ پشگیری کورد و چیەکەن، بەڵام ئەوان ئەڵێن ئێمە بەڵێ پشگیریەکەین و پارە ئەنێرین، بەڵام پارەکە بۆ کێ ئەڕۆ؟ پارەکە بۆ لای کورد ناڕوە. ئەوە زۆر 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 گرنگە. پارە بچێ بۆ دژمنمان، ئەمە غەڵەتە، چونکە ئەم وڵاتە پشگیری دژمنمان بکە بۆ کورد ناڕوە پارەکە. ئەبێ ئێمە ئاگاداریان کەینەوە ئەم پارەیە بۆ کێ ئەڕۆ بزەبت؟ بۆ کوردەکان ناگا بەدەستی کوردەکان. وەکو خانمێک پەیامەت چییە بۆ شۆڕشی کەزی کە دروست بوو لە هەر چوار پارچەی کوردستان و لە تاراوگەشت بەرەما؟ دەڵێ شۆڕشێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئافرەت وەکو ئافرەتێک ژن ئازادی. من ئەوە لە 2014 من ڕاستی وەکو پێتە ئینسپایر بووم بە ئەو ئافرەتانەی کە شەڕیان کرد لە جەنگ لە پێشەوە نە لە دواوە. ئێمە ئافرەت هەر لە پێشەوە بۆ لە ناو کووردا زۆر 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 ئێمەی ئینسپایر کردووە لە دەرەوە. ئێمە شانازی بە گەلی کورد و ئافرەتی کورد دەکەین یەکەم. ئافرەتی کورد هەر زیرەک بووە، هەر ئازا بوو، هەر لە پێشەوە بووە. ئەو کەزیێش ڕەمزی ئەوەیە کە ئافرەتمان دایمەن لە پێشەوەیە. وەکو کۆتا پرسیارم وەکو خانمە کوردێکی کانسڵەر، پێ دوایە چارەسەری هەموو ئەم کێشانە بە دروستبوونی دەوڵەتی کوردی چارەسەر بێت؟ وەڵا ڕاستیەکەی بەلای منە هیوادارم کورد بتوانێت لەم یعنی ڕۆژاوا یەکی کوردی یەک گرتووە. ئەوە شتێکە خەباتێکی زۆر باشە بۆ کورد ئەوەی بەدەست هێناوە لە هەموو چوار پارچەی کوردستان هەڵساوە، چونکە ڕۆژاوا بەتەنیا نییە، ڕۆژاوا هەمومان پشتی ئەوین. ئەمە شتێکی زۆر زۆر خەباتێکی باشە بۆ کورد کە پیشانیدا کورد هەمووی پشتی یەکە. بەلای منەوە ڕڤەلوشنێکی زۆر زۆر گەورەیە، ئێمە ئەتوانین بیبینەوە.